من الحيوان المأكول يعني خويني رجاو المصبوب المسفوح أو دما مسفوحا يعني أو خويني كدرجات حيوانك سر دبري أو خويني كلي درجة أو خوينا ليرة دفرمي بيسا أما الدم الذي يبقى في اللحم والعروق فإنه طاهر لقوله تعالى أو دما مسفوحا وهو الذي يهراق وينصب أو كدرجات أو كلبري دروا بۆ نمونە چوویتە ماڵەوە پرسیار دەکەی چیمانەیە وەڵا گۆشتمانەیە تەماشا دەکەی لە گۆشتەکەدا هەندێک خوێنی پێوەیە یا خەریکی خواردنی گۆشتەکەی تو تەماشا دەکەی لە دەمارەکەیدا خوێنێک هەیە یعنی سووراییەک دەبینی کەمە پاژماوەی خوێنە ئەمە ئاساییە پیس نییە براکانەوەمە نەپیسە و نە حرام ئەی کام خوێنەیە کە باز دەکرێت حرامە ئەلمەسفوح يعني ئەو خوێنەی کە دەڕژێت لە جاهیلەتدا خوێنیان دەخواردەوە خوێنیان بەکاردێنا بۆ هەندێک شت ئەوە دروست نییە ئەم ئاەتە براکانم ئەو دەمە مەسفوحا هەندێک لە ئەهلی علم دەفەرمون هذه الآية سيقت مساق التحريم وليس مساق التنجيس ئەم ئاەتە بۆچی هاتووە باز لە تەحریم دەکا کە حرامە بخورێت و بخورێتەوە باز لە پیسێتی ناکە شەوکانی ڕەحمەتی خوای گەورە لەبێت دوو قەولی هەیە لەسەر ئەوە لە شوێنێک بە شێوازێک و لە شوێنتر بە شێوازێکتر بەڵێ بەڵام عمومەن ئەو خوێنەی کە دەیبینیت لە ناو ئەو گۆشتەی کە دەیخۆیت لە دەمارەکانی داماوەتەوە پیس نییە و ئاسایە ئینشاءالله